ئازیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەی ڕاڤا بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنامەکەمان ئیرادە و شکۆمەندی تاکی کووردە بە میوانداری مامۆستا هاوکار ڕەفیق ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی و توێژەر. مامۆستا هاوکار خۆشحاڵین و بەخێربێت. زۆر سپاس مامۆستا بەرچاوی منی. مامۆستا هاوکار سەبارەت بە ئیرادە و شکۆمەندی سەرباری ئەوەی کە بۆ نمونە بەش پێش لەوەی کە باسێک لە کۆمەڵگەی کوردی و تاکی کوردی و ئەوەی کە تاشەن هاوڵاتی کوردی هەست بە ئیراداکە پێم خۆشە لە دیوە لە چەمکەکەوە لە چوارچەوە گشتیەکەوە قسەیەک لە پرسی ئیرادا و لە پرسی شکۆمەندی تاک بکەین و سەرنجامیش کاریگەری ئەم شکۆمەندی و هەستکردن بەبوونەی تاک لەسەر کۆی کۆمەڵگا. خوێندنەوەی جەنابتان وەکو ڕاهێنەرێکی گەشەپێدانی مرۆیی کە ساڵانێکە لەم بوارەیە کارەکەن و دەست و پەنجەتان لەگەڵ ئەم پرسە نەرم کردووە. سەرباریەوەی کە من بۆ خۆم سەرنجم هەیە لەسەر ئەوەی کە پرسی گەشەپێدانی مرۆیی لە کۆمەڵگەی کوردی ڕەنگە زۆر دواکەوتە بێت، یان بەم شێوازە زانستی کە ئێستا بەڕێستان کاری لەسەرەکەن مێژوویەکی زۆر درێژی نییە. ئەوەی کە ئێستا لەو 19 ساڵی ڕابردوو من بەری کەوتوم ژمارێکی گەنجی وەکو بەڕێستان مامۆستایان خەڵکانی ڕاهێنەر هەن دەستپێکێکتان دروست کردووە لەسەر پرسی گەشەپێدانی مرۆیی و دروستکردنی ئیرادە و ئەوەی کە پێوترێ خودسازی و مرۆڤسازی و سەرنجام دروستکردنی کۆمەڵگایەکی تەندروست. خوێندنەوەی جەنابتان بۆ پرسی چەمکی ئیرادە چییە؟ سپاس دەکەم، زۆر سپاس مامۆستا بە سپاس بۆم دەرفەتە. لە ڕاستیدا ئیرادە بە واتایەکی سادە دیزاینێکی ئاگایانەی ئێمەیە، واتە بە شوازێکی ئاگایانە ئێمە پلانێک داهێنین یاخود ویستێکمان هەیە بۆ بەدیهێنانی ئامانجێک یا بەدیهێنانی ئەو خواستەی کە هەمانە و دیاریکردنی ئامڕازەکانمان بۆ گەیشتن بەم ئامانجە. ئیرادە لە کەشوهەوایەک یاخود لە ژنگەیەکی سەلیمدا لە دەرەنجامی بیرکردنەوەیەکەوە دێتە دەرەوە، واتە لە ناخی ئێمە و سەرچاوە دەگرێت بۆ دەرهاویشتەکان و دەبێتە دەراویشتێک بۆ دەوروبەرمان وەخۆ گونجاندن لەگەڵ ئەو ویستانەی کە هەمانە. ئیرادەی ئێمە دەتوانێت بمانگەێنێتە سەرکەوتن ئەو کەسانەی کە ئیرادیان بەهێزە دەتوانن باشتر بگەن بە ئامانجەکانیان، وەکۆی کە ناپلیۆن وتەیەکی بەناوبانگی هەیەڵێت ئیرادەی بەرز دووریەکانمان بۆ نزیکەکاتەوە، ئیرادەی بەرز ئەوەمان لێکا باشتر بیر بکەینەوە. یاخود زۆر کەس وا هەست دەکات کە ئیرادا لە هێزەوە سەرچاوەگرێت، لە هێزی بازوو لە قووەتەوە، بەڵام لە ڕاستیدا لە هێز و بازووی مێشکەوە سەرچاوە دەگرێت کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە ئێمە بتوانین بە باشی بیر بکەینەوە بۆ ئامانجانێک ئەمان هەوێ. ئەمە وەکو ئیرادەی من بۆ دابەزاندنی کێشم بە واتایەکی زۆر سادە، ئەمە ئیرادەیە کە منم هەیە بگەم بەمە، بەڵام شکلاتێک یاخود شیرینیەک چۆکم پێدانەدا و ئیرادەکەم نەشکێنێ، بەردەوام بم لەسەرەوە بیستەی هەمە. ئیرادەی من لەم پشتە بچووکەوە دەست پێکە هەتا بەدیهێنانی ئامانجێکی گەورە لەسەر ئاستی تاک، لەسەر ئاستی دەوڵەت و لەسەر ئاستی سیاسیش ئیرادەی سیاسی هەیە، بۆ نمونە ئیرادەی دەنگدانەیە، ئیرادەی گشتپرسیکە لە 2007دا ڕوویدامە ئیرادەیەکی ئەو پەڕی باڵاترین ئیرادەیە کە لەسەر ئاستی سیاسی ڕووەدا و لەسەر ئاستی تاکەوە هەتا باڵاترین ئاسکە سیاسیە باسمان کرد. و بابەتێکی ترکە گرنگە شکۆمەندی تاکە. شکۆمەندیش بریتە لەو بەها و نرخ و گرنگی کە تاک بۆی بینا دەکرێت لە ڕێگەی چواردەورەوە، لە ڕێگەی کەسە نزیکەکانەوە، یاخود خودی خۆی بە بیرکردنەوەیەکی سەلیم ئەوە قوبوڵەکە کە و کەسێکی گرنگە و خاوەنی بیرکردنەوە و قیمەتێکی گرنگە و ئەو قسانەی کە دەربارەیە کرێت هیچ بەهایەکیان نییە کە دەدرێن لە هیممەت و گەورەی ئەو بەڵکو ئەو نرخێک بە خۆی دانێ و لە ڕێگەیەوە توانێت ئیرادەی بەهێز بکات تا ئەوتوانێت بگات بە ئاستی متمانە بەخۆبوون و بگات بە ئامانجەکانی. مامۆستا هاوکار پێم خۆشە دوایی لەسەر ئیرادە سیاسەکە قسە بکەین، کابڕێزت کرد باست کرد کە جۆرەکە لە جۆرەکانی ئیرادە و تەسەوڕەکەم یەکێک بێت لەوە جۆرە هەستیارەکانیش. ڕاستە. سەبارەت بە ئیرادە لای تاکی کورد خوێندنەوە چیە بە تایبەتی لە دیوی زەمینانی زەمینەی کۆمەڵگەی کوردی تا چەند زەمینە سازە بۆی کە تاک لەم کۆمەڵگایە هەست بە ئیرادە بکە؟ لە ڕاستیدا بەداخەوەڵێن زەمینەیەکی زۆر لەبار نییە. بەشێکی ئەگەڕێتەوە بۆ خودی تاک، بیرکردنەوەی تاک بۆ خۆی، و بەشێکی و ئەو ژینگە و بارودۆخی کە هەیە. لەسەر ئاستی یەکەم تاک ئامادەسازیەکی نییە لە ڕووی زەهنیەوە، لە ڕووی بیرکردنەوەیەوە دەستە پاچەیە بەرامبەر ئەو بارودۆخی کە هەیە. هەمیشە چۆن نڵی هەندێک گلەی هەندێک ناڕزایی لەسەر زمانیەتی ئاواتە خوازە بۆی کە ژیانێکی باشتری هەبێ. ئەو قوبوڵ ناکات بۆ نمونە کە خاوەنی کەسایەتیەکە یاخود خاوەنی ناسنامەیەکی کوردستانی یاخود ناسنامەیەکی عێراقی خەون بۆەوە بینێ بێت هاوڵاتێکی بریتانی هاوڵاتیەکی ئەمریکی، ئەوە ئامادە نیە بوونێتی خۆی قوبوڵکە زیاتر لە خاڵاژی و زوو خۆی بەدەستەوە دات بۆەوەی کە بگات بە سەرکەوتنەکانی.
بۆیە دەبینی لەسەر ئاستی خۆی باش خۆی پێنەگەیاندووە یاخود چۆنەڵی پاڵنەرێکی زۆر بچووک ئەیوەستێنێ یاخود بربەستێکی زۆر بچووک سنووری بۆ داهانێ ئەمە بربەستێکی سەرەکی تاقەکانە بەڕاستی لە کۆمەلگای کوردیدا. بابەتێکی تر کە هەیە بارودۆخەکە باش نەڕەخساوە، زەمینەیەکی لەبار نییە بۆەوەی کە تاک دەستی بگیردرێ، دەیان هۆکارەیە کە تاک دەستەکانی کە لە بچە بکرێ بەڵام نییە دەستی بگیری و بگرێتە ئاستێکی باڵا بەتایبەتی لەم دۆخێکی ئێستا هەیە. بۆیە زۆر گرنگە تاک لەم دوو ئاستەدا یەکەمین بەشە گرنگەکە لەسەر ئاستی زیهنی و ئاستی ناوی خۆی ئیش لەسەر خۆی بکە، ئەوە قوڵکە کە تاکێکی گرنگە، تاکێکی خاوەن ئیرادەیە و بۆم کۆمەڵگەیە گرنگە. دوای ئەوە لە سەر ئاستی دەرەکی و لەسەر ئاستی سیاسی و لەسەر ئاستی کۆمەڵایەتی و لەسەر ئاستی پەروەردەیی ئیشی لەسەر بکرێ. من نمونەی دەوڵەتی ئیمارات دەهێنمە و مامۆستا سەربەزەکە دیقەت بین محەممەد کوڕی ڕاشد ئەلکەلثوم کە سەرۆکوەزیرانی ئێستای دەوڵەتی یەکگرتووی ئیماراتە، ئەم زۆر بە گرنگی ئیش لەسەر گەشە پێدانی خود بە ئاستی ئیمتیاز بە ئاستی پلەیەکی باڵاکە بۆ تاکەکانی ئیمارات. کتێبێکی بە ناوی ڕوانگەی من دیدگای من کتێبە بۆ سەرجەمی زمانەکان وەرگێڕدراوە خۆی نووسیوێتی. لەم کتێبەدا گەر دیقەت بێ بیخوێنیتەوە لە سەرەتا تا کۆتایی باز لەسەر گرنگی و بایەخی گەشە پێدانی مرۆیەکە باز دەوەکە کە تاکی ئیماراتی گرنگە بەباشی بیر بکاتەوە، تاکێک بێ لەسەر ئاستی خۆی لەسەر ئاستی ژیانی خۆی سەرکرد دەبێ و خۆشی هەوڵێگەدا بۆی کە گەشە پێدانی مرۆی بگاتە ئاستێکی باڵا و ئێستاش بە تەواوەتی لەسەر ئاستی ئیمارات وەکو دەوڵەت ڕنگدانەوەی هەیە. گرنگە ئەم دەستپێشخەریە لەسەر ئاسی سیاسی و لەسەر ئاسی حکوومەت بەڕاستی بکرێت و ئەمە دەرەنجامێکی زۆر باشی دەبێت. ئەمە سەبارەت بۆی کە وتت کە تاک لە کۆمەڵگەی ئێمە ڕەنگە بەشێک لە بەرپرسیارەتەکە لە ئەستۆی خۆی بێ. هەز ناکە ئێمە پەیوەندی بەڕابردووە هەبێ بە تایبەتی ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ پێش ڕاپەڕین کە بەعەز زۆر هەوڵیاوە کارکتەری مرۆڤی کورد بشێوێنێ و ئەو ئیرادە و شکۆمەندی کە هەی بووە بە جۆرەکان لەباری ببات. لە ڕاستیدا ئەگەر ئێمە دیقەت بین لە مێژووی کورد بە درێژایی مێژوو دوژمنانی کورد بە شازێک لە شازەکان هەوڵیان ناوە ئیرادەی کورد وەربگرنەوە یاخود ئیرادەی زەوت بکەن، ئەمە زۆر ڕوونە. هەر لە سەردەمی قازی محەممەد هەتاکو دەگاتە هاتنی حیزبی بەعس و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بەدەیان شێواز بەدەیان میکانیزم لە ڕاگواستن لەبەر عەرەبکردن لە ئەنفال بوو لە کیمیا بارانکردن، ئەمانە هەمووی گورزی کوشندن بۆ ئیرادەی تاک وای کردووە کە بیر لە مافەکانی خۆی نەکاتەوە، وای کردووە کە ماف و ئازادەکانی خۆی بەتاوان ببینێ، بۆیە دەستبردن بۆ ماف و ئازادەکانت وەکو بڤەیەک لێکراوە لە دیدی ئەواندا. بۆیە ئەمە کاریگەریی زۆری هەیە بە تەکید لە دوای ڕاپەڕین هەتا 2000 تا 2023 ئەم کەلتوری خۆسەپاندنەی بەحث بەسەر تاکی کوردەوە ماوە. تاکی کورد بەداخەوە ئەوەی قبول کردووە کە ئەو کەسێکە چۆنەڵی داواکردنی مافەکانی و بۆ شوازەیە کە حیزبی بەعس داوای لێ کردووە یاخود بتێوە نەتەوێت کەم تا زۆر کەوتۆ ژێر کاریگەری ئەم بابەتەوە. ئەمژەکە بڵێن جۆرە جۆرەکان دەستەمەوە بووە تا ڕادەیەک بەڵە ئەو دەستەمەوەیە هەیەەوە. ئەمە گەڕێتەوە بۆ خاڵی گرنگی کە ئەم شکۆی تاک شکۆمەندی تاک بەها و نرخی تاک لە ڕێی حیزبی بەعسەوە چۆنەڵی زەفەری پێبراوە و تیرۆر کراوەتە سەری، بۆیە ناتوانێت بە باشی بەها و نرخی خۆی دیاری بکاتە تا و کاتەی زمینێکی باشتری بۆ وەرخسێکە دروستبوونی حکوومەتی نوێی هەرێمی کوردستانەوە ئەو قەوارە سیاسی کە لە چوارچێوەی هەرێمی کوردستانە هەیە و باشتر توانێتی ئێستا بیر بکاتەوەوانێ و ئەو شکۆمەندی بۆ بگەڕێتەوە. شکۆمەندی بۆ واتایی کە وەکو کەرەستەیەکی شکاو مامڕێ لەگەڵ کراوە، خۆی ئەمەی قوڵ کردووە لە کاتێکا تاکی کورد کەرەستەیەکی ساخ و سەلیم کائینێکی ساخ و سەلیم خاوەنی بیرکردنەوە و عەقڵێکی زۆر باش و سەلیم بووە، بەڵام حیزبی بەعزیەت ئەوە سەپێنێک کاڵێ بیرکردنەوەی تۆ کامڵ نییە، ئیرادەی تۆ کامڵ نییە، تۆ توانای بەڕێوەبردن و توانای ئیدارەدانن نییە، بۆیە تاکی کوردی ژێت ئەمە قوڵەکە خۆی وەکو کەرەستەیەکی شکاوە بینێ. بەڵام لە دواتردا ئەو بیرکردنەوانە ڕخسێت کە و نەخێر پارچەیەک ئاڵتون و تەڵایە لە ناو کۆمەڵە کەرەستەیە کە نەحەقی بەرامبەر کراوە بە ناحەق ئەم بیرکردنەوەی بەسەردا سەپێنراوە. ئەمە درێژە دەکێشێ هەتا دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان و ئێستاش بەداخەوە ژینگەیەک دروست کراوە لە ڕووی سیاسیەوە بەتایبەتی لەم زۆنەدا کۆمەڵێک ئاراستە یاخود کۆمەڵێک بیرکردنەوە هەیە کە وا لە تاگەکە بیرکردنەوەکانی بشێوێندرێ بەتایبەتی لە مەجای سۆشیال میدیا لە مەجای تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکە کۆمەڵێک بابەت بڵاوەکرێتەوە کە دیسانەوەمە بێتە هۆیەوەی کە ساردبوونەوەی تاک ڕوودا یاخود ئیرادەی زەوت بکرێت و نەتوانێت بە شوازێکی باش ڕۆڵ ببینێت لەم کۆمەڵگایەدا و کەسانی تر بیری بۆ بکەنەوە، کەسانی تر بڕیاری بۆ بن کە ئەمە بەداخەوە هەڕەشەیەکی زۆر جدیە بۆ سەر بیرکردنەوە و ئیرادەی تاک.
ئەمە ساوکار ئەکرێ بڵین ئەمە هەر بۆ خۆشی زادەی هەموو میلەتێکە کار میلەتێکە ژێردەستە بێت و خاوەنی کیانێکی خۆی نەبێ سەرنجام ڕۆبەڕووی چارەنووسێکی وابێتەوە لەسەر دەستی ئەو میلەتێکە داگیری کردووە لەسەر دەستی ئەو حکوومەتەی کە ئیرادەی ئەمەگرێتە دەست بۆ چارەنووسەیە گەیەنێکە ئەو خاوەنی ئەو کارکتەرە نەبێت کە بتوانێت گزارش لە خۆی بکە. لە ڕاستیدا ئێمە وەکو کورد ئەوە زۆر گونجاوە زۆریش ڕاستە دوژمنانی چواردەورمان و ئەو دەوڵەتانی کە دایانەوێت زەفەرمان پێبەرن بە تایبەتی دەوڵەتی عێراق بە ئێستاشەوە ئەیهوێت ئیرادەی کورد زەوت بکە ینی بە جۆرە لە جۆرەکان سیاسەتی زەوتکردنی ئیرادەی هەیە ئەمە شتێکی واریدە ئێمە لەسەر لەگەڵ ئەوە کۆکین کە کۆمەڵک دوژمن هەیە کوردستانێکمان هەیە بە دوژمن دەورە دراوە هەر کاتێک دەوڵەتان بیانەوێت زەفەریان بۆ بەرێەوە زیاتر لە هەموو کاتێک ئەوان کۆدەنگل لەسەرەوەی لەسەر یەک مێز کۆ ببنەوە بۆ لێدان لە کیانی قەوارەی هەرێمی کوردستان ئەمە هەموو دەنگە ناڕازیەکان لەسەر ئەو کۆکن کە کاتێک کاتدەگاتە سەرەوەی کە هەرێمی کوردستان سنووری بۆ دابدرێ یاخود زەفەری پێ ببرێ بەڵام خاڵە ئاساییەکە ئەوەیە بۆچی دەبێت لە ناو هەرێمی کوردستاندا مەسەرەن گروپێکە بێ یاخود دەستەیەکە بێ کە دەستی دوژمن بگرێ خود یارمەتی دوژمن بدا بۆ ئەوەی کە یارمەتی بە ئیرادەی تاکی کورزەوت بکە بۆن باشترین نمونەی هیتلەرەکە هات ویستی بچێت فەڕەنسا داگیر بکە مارشال پێیوت فەڕەنسا ببێتەوە ناژی مارشال خۆی کەسادێکی فەڕەنسیە دێت بە هیتلەر دەڵێ ئیرادەی خۆی دەداتە دەستی هیتلەر ملکەچی ئیرادەکەی ئەو دەبێت بەڵام لە لایەکی دیکەوە دیگۆڵ دێت دەڵێ نەخێر فەڕەنسیەکان خۆیان خاوەنی ئیرادن و نازیەکان ڕاودنێت و ئیرادە لە دەستی نازیەکان دەسێنێتەوە ئێستا باشترین نمونە بابەتی گشتپرسی هەرێمی کوردستان بوو مامۆستا سەربەست گشتپرسی ئەو پەڕی بەرزترین پلەی ئیرادەی سیاسی کوردستان بوو ئیرادەیەکی زۆر گونجاو بوو تاکی کورد بە دەنگێکی لێرویستی داوای سەر بەخۆی بکە بەڵام دەبینین کێ دەستی دوژمنێکی گرت و ئەم ئیرادەیە نێژ بکاتە شوێنی خۆی وەزەفەری بۆ برد سنووری بۆ دابنە ئەمە خاڵەکەی ئەمە شایەنیەوەیە کە ئێمە خەمی بۆ بخۆین بەڕاستی ئەمە کاریگەری لەسەر ئیرادەی کورد دەبێت سا ناوچە دابراوەکانی کوردستانی هەرێمی کوردستانەوە لە دەرەوەی ناوچەی سنووری کوردستانن تاک لەوێ بەڕاستی لە دۆخێکی خراپی ئیرادەدایە ئەسا بەراورد بە سلێمی خود بە هەولێر بە ناوچەکانی دیکە ئەوان لە دۆخێکی زۆر خراپدان کە ئەو بابەتە سیاسیە ئەو دەرهاویشتە سیاسیانەوە لێکردووە کە تاک نەتوانێت بە باشی بیر بکاتەوە ئەمە ساوکار سەبارەت بۆی کە لە زمانی ئێستایا گوزەرێ کە بەڕێستان و کۆمەڵە بەڕێزێکی تریش لە بواری گەشە پێدانی مرۆیی و دروستکردنەوەی ئیرادە و هەستکردن بە عیزەتی نەفس و ئەوانە لە کوردستان کارەکەن بەڵام لە پاڵ ئەمەیە کۆمەڵک پرۆژەی تر هەیە کە بە زۆر لە زۆرەکان پرۆژە شێواندنن پرۆژەی بەلاڕێدابردنن هەروەی کە بەڕێزت باسەکە کە لە سۆشیال میدیا بوونی هەیە لە زۆر شوێنی تریش تەنانەت هەندێک جار ئەم پرسی بەلاڕێدابردنە ئەپەڕێت بۆ ناو میدیاش و لەسەر زمانی هەندێک لە کارکتەری سیاسی و پەرلەمانتار و خەڵکانی خاوەن مۆقعیش ئێمە هەست بەواکەین کە جۆرە لە جۆرەکان هەوڵەدەن کە تاکی کورد ئەو هەست بە ئیرادە و شوناس و هەست بە بوونەی خۆی نەکا کە پێویستە یان کە تاک لە هەر کۆمەڵگایەکی تر هەست بە بوونی خۆیەکە لێرە جۆرێک لە جۆرەکان دوای 16 ئۆکتۆبەرش دوایەوەی کە بۆ نمونە بەشێکی نیشتیمانیش لەدەست دەرەچێت ئەوەشی کە ماوە ئێشتا هەر ئیشی لەسەر دەکرێت بۆی کە بە جۆرە لە جۆرەکان ئەگەر ڕایەکی گشتی هەیە ئەگەر ڕایەکی کوردستانی هەیە ئەگەر خەونێکەیە بە جۆرە لە جۆرەکان لە بار ببرێت بفەن بەداخەوە ئازارێکی زۆر قورسە بە تاکید ئەو خاڵی کە ئێمە سەی لەسەرەکەین و خەمی قورسی ئێمە بەڕاستی ئەوەیە کە لە ناو خۆی هەرێمی کوردستانە کار هەیە بۆ ئەوەی ئیرادەی تاک بشێوێنرێ کار هەیە بۆ ئەوەی من نتوانم بیر بکەمەوە کەسێکی تر بڕیارم بۆ بە کەسێکی تر بیر بکاتەوە لە شوێنی من ئەمە گرفتە وە ژینگەیەک دروست کراوە کە ڕاست و خراپ لێکتر جیا ناکرێتەوە قورسە بۆی کە تاک بتوانێت ئەو ئامانجەی کە هەیەی ئەو ویستەی کە هەیەی بتوانێت یایدا سەرکەوتوو بیاخود بەدەستی بێنێ لەسەر ئاستی پەروەردەش و لەسەر ئاستی خێزانیش بەڕاستی مامۆستا سەربەست کارەسات هەیە تەنیا لەسەر ئاستی سیاسی نیە ئەوەی کە گرفتە لە کۆمەڵگەی ئێمەدا ڕوان بەشی کۆمەڵایەتی یاخود لایەنی کۆمەڵایەتی ئێمە بۆتە پاشکۆی لایەنی سیاسی ئێمە تاکی کورد لە هەموو بابەتێکە لە هەموو مەسایلێکە قسە دەکا قسەکانیشی تەوەری قسەکردنەکانیشی سیاسەتە هەر تاکێک تۆ دەیوێنی لە دەرەوە پسپۆڕەکەی بابەتی سیاسی بێ یاخود بابەتی سیاسی نەبێ خوێنەواری هەبێت نەیبێت بە زمانێکی سیاسی قسە دەکا ئەنی دۆخەکە بە شێوازێکە هەموو تاکی وەکو سیاسێک مامەڵە دەکا بەراورد بە دەوڵەتی ڕۆژاوە ئێستا گەردی قەت بی
تاکەیە سەرۆکۆزیرانەکەی خۆی ڕەنگە نەناسێ ئمە بینیمانە چەندین ڕاپۆرتمان لە تیڤی بینەوە لە سەرۆکۆزیرانەکەت کێ زۆر تاکەی وەڵامەکەی ناسانێ یاخو سەرۆکی پەرلەمانەکەی ناناسێ بەڵام ئێمە دایم قسە لەسەر سیاسیەکان دەکەین دایم خەریکین بە مەسائلی سیاسیەوە بۆیە گرنگە کاتێکیشدا بنین بۆ بیرکردنەوە لە ژیانی خۆمان ئایا توانەکانی ئێمە چین خاڵە لاوازەکانمان چین خاڵە بەهێزەکانمان چی من چۆن کەرەستەیەکم بۆم کۆمەڵگایە ئایا بەس بێم قسە لەسەر بابەتی سیاسی بکەم یاخو نەخێر کۆمەڵک بابەتی ترکە لە خۆمان برێوی پێ بدەم بابەتێکی تر لە چوارچێوەی خێزاندا کە بەڕاستی ئەمە غەدرێکە لە چۆنەڵی لە مناڵەکرێ هەر لە سەرەتاوە دایک و باوک بە مەرج خۆشەویستی پێشکەش بە مناڵەکانەکەن بە مەرج خۆشەویستی پێشکەشەکەن و خۆشەویستیەکەنە کارتێکی فشار ئەگەر ئەوە نەکەیت ماچت ناکەم ئەگەر ئەوە نەکەیت لەگەڵ نامەوە بۆ دوکان لەگەڵ نامە بۆ دەرفەتی قسەکردنی پێ نادرێ و دەرفەتی بەشداریکردنی پێ نادرێ وشەی بێدەنگە و شەیەکە کە هەزار بار ئەکرێتەوانێ و هاوارکردن و ئەمانە دیسانەمە شکۆی تاک بەڕاستی لەکەدارەکە و سنووری بۆ داهاندرێ وەم شکۆیە و لەکەدارکردنی شکۆکە لەگەڵ یا گەورە بێ بۆ نمێسە تاکێکە بینی تەمەنی 25 ساڵە هانابا بۆ جگەرەکێشان و مەی خواردنەوە و تامادەی هۆشبەریش بۆشاییەکی هەیە ئەم بۆشاییە بەداخەوکەڵم دایک بۆی دروست کردووە باوک بۆی دروست کردووە بەهای بۆ دانە ناو نرخی بۆ دانە ناو ئەم مناڵەیە لە تەمەنێکی هەڵقشانی گەورەیە هەوڵەدا ئەم بۆشایە پڕکاتەوە بە کاری نەخوازرا و بە لا ڕێدا بردندا دێت بۆ کۆمەلگاکەش لە لایەکی دیکەوە کۆمەڵک ئاراستەی سیاسی هەیە ئیش لەسەر ئەم تاکە دەکە دیسانەوە بەرەو ئاراستەیەگەی بە کە شکۆمەندی و ئیرادەکەی سنووردار بکات بۆیە دۆخێک دێتە ئاراوە کە بەم شێوازە ئێستا ئێمە بێ هەمان ئاخری بۆ هەڵکێشی مەوسا سەبارەت بەوەی کە تاکی کورد یان ئەو پرۆژانە هەیە کە بە جۆر لە جۆرەکان زەمینەی دروستکردنی تاکێکی هوشیار لەبار ببرێ هیچ ئاسۆیەک هەیە یا هیچ گەشتبینی بۆی کە کۆمەڵگەی کوردی هێشتا ئیرادەیەکی خێریتیایە و کۆمەڵ پرۆژەیەکیش هەن کار بووەکەن کە مرۆڤی کورد هەز بە کەرامەت بکە و هەز بە بوون بکەوە ئیرادەیەک لە ناوی چاکەرە بکە سەوز ببێ و هەوڵبات تاکێ دروست کا جیاواز بێ لەوی عەرەب و لەوی فارس و لەوی تورک خەنۆچێ بۆی کە دەلاقەیەک هەیە یا ڕووناکیەکەیە بۆی کە بیر لەم لایەنی ژیانیش بکەینەوە وەکو لەسەر ئاستی تاک مامۆستاستەر بەس بە شوازێکی گشتی تاکی کورد زۆر وشیارە قسە لەسەر ئەوە نییە خوانەخواسە بڵی تاکی کورد بیرکردنەوەیکی سنوورداری هەیە زۆر خاوەن بیرکردنەوەیە خاوەن داهێنانە خاوەنی دەیان ئامانجی گرنگە بەڵام گرفتەکە ئەوەیە یارمەتی ناترێ یاخود بگرە بربەستیشی بۆ دروستەکەی لەسەر ئاستی باڵاش حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانین ئێمە پێشنیاری بۆ بکەین دەتوانین ڕێکخراوەکان یاخود دەیان کەسایەتی پێشنیاری بۆ بکەن کۆمەڵێک داهێنان بکە کۆمەڵێک هەنگاوی بەرەو پێشەوە بنێمە دانانی دامەزراوەیەکی گرنگ کاری کەشەپێدانی مرۆیی تاک بێ لەسەر ئاستی هەموو کوردستان یاخود دانانی دامەزراوێکی گرنگ کە هانی گەنجامدا داهێنانەکانیان بکەن و دەستیان بگیردرێ وە لە ڕووی سیاسیش وە لە ڕووی ئیداری و هەتاکو دوایی کە زەمینە بڕخسێنرێ بۆم تاکانە بەڵام گرفتەکە ئەوە ئێستا حکوومەت هەرێمی کوردستان گەر هەنگاوێکیش بنێ گروپێکی تر کۆمەڵێکی تر دیان بربەستی بۆ داهانێن ئێمە خاڵەکەمانەوەیە گروپێک هەن کە بازنە گەورەکەیە دێن ئیش لەسەر دروستبوونی ئیرادەیەکەن دووست لەسەر بەرزکردنەوەی کێرفی تاغەکەن ئاستی متمانەی بەرزەکەنەوە شکۆمەندی بەرزەکەنەوە لەلایەکی تر گروپێکی تر کە ئاراستەی دشەوەکو ساڵە بوو مجەب بربەستی بۆ داهانێن پێویستە کۆدەنگیەکی زۆر گرنگ کە بێ لەسەر ئاستی نیشتیمانی کار لەسەر ئیرادەی تاک بکرێن لە ڕووی ئازادی قسەکردنەوە بێ ئازادی داهێنانەوە بێ ئازادی بەرهەمهێنان و گەیشتن بە ئامانجەکانی بێ و بتوانێت تاک خاوەنی پرۆژەی خۆی بێت تاک بتوانێت تەنیا ئەوە نەبێ مەسەرەن حکوومەت دەستی بگرێت و موچەیەکی بۆ دابنێ و ئەو بیرکردنەوە لایەن تاک دروست بکرێت کە توانای دامەزرانی کارێکی خۆی هەبێ کارسازێک بۆ ژیانی خۆی ئەمە زۆر گرنگە نەوەکو تاک تەنیا دایم گلەی ئەوە بکە بۆچی حکوومەت من دانامەزرێنێ 12 ساڵە 10 ساڵە لە ماڵەوە ئەخر خۆش دەبێت بەرهەمێک دەبێت لە ناوە خۆت زەمینە سازی بکەیت خۆت ئامادە بکەیت دواتر حکوومەتی هەرێمی کوردستان خولانی پەیوەندیدار کارێک بکات وە خۆی کە لە ئیماراتی من لەسەرەتاوە باسمان کرد کە هەموو خەمیانەوەی تاکێک دروست بکەن کە خۆی لەسەر ئاسی خۆی لە ناو خێزانەکەی خۆیان سەرکرد دەبێ بۆ ئەوەی چۆنەڵی لێکەوتێکی زۆر باشێ بێ بۆ کۆمەڵگاکەی ئەمە ساڵکار ئەوەی کە دوو پرۆژە هەیە لەم هەرێمە بچووکەیە ئەوەی کە بەڕێز باسێکی بۆ نمونە پرۆژەیەکەیە کار لەسەر دروستکردنی خودێکی بەهێزەکە پرۆژێکی تر هەیە کار لەسەر بەتاڵکردنەوەیەکە ئەمە جۆرێک لەسەر لە شێواوی دروست ناکە لای تاگیان تەڕەدودێکی لا دروست ناکە جۆرێک لە قەلەقی جۆرێک لە بێمتمانەی دروست ناکە بالفعل ئەمانە لە دەرئەنجامدا دەبن بە خەم دەبن بە بەربەستی تاک لە کۆمەڵگەی کوردیدا ئێستا
نووسەرێکەیە ستیڤن کوڤی لە کتێبێکدا ئەم بابەتێکی زۆر گرنگ بازەکە ئەو پێمانەڵێت تاک دوو بازنەی هەیە بازنەی یەکەمیان بازنەی ناسۆر و ناڕەحەتیەکانە بازنەی دووەمیان بازنەی کاریگەریە کاتێک کە زەمینە ناڕەخسێ بۆم تاکە کە گرفتی بۆ دروست دەکرێت سنووردارەکەی سەری لێ شێوێندرێ نازانێت باشی و خراپەکان لێکتر جیا بکاتەوانێت لە نێودان ئاراستەدا نقم بووە دێت تاکێک دروستگا کە دایم گلەیەکە دایم ناسۆری خۆی ئەخاتە ڕوو دایم بێتاقە دەبێت دەستەوەستانە بە بێداهێنان و بەبێرە بەرهەم ئەمێنێتەوە بۆیە ناتوانێت بگاتە بازنەی کاریگەری بەداخەوە کە قسەی دەکەم ئەو ئاراستەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ئەو ئاراستەی کە ئێمە دین پردێک دروست دەکەین کەسێکی دیرێت پردەکەمان بۆ شێوێنێ ئێمە خەریکی دروستکردنین لا ژێرە و خەریکی تەقانەوەی ئەم بینان کە ئێمە ماوەیەکی زۆرە خەریکین و دروستی یەکەین بۆی ئەمە وا کات کە تاکی کورد یاخود کۆمەلگاکەشمان بگاتە ئاستێکی داڕمان لە ئیرادا بەڵام ئەگەر بێت و هەمومان دەستە جەمعی بەیەکەوە بین ئێمە یەک مێزمان هەبێ بۆ قسەکردن یەک مێزمان هەبێ بۆ ڕێککەوتن نەک مێزێکی دایان مێزمان هەبێ بۆ بەرپەجدانەوە وەڵامدانەوەی ئەو مێزەی کە دەیهەوێت کۆمەلگاکەمان بەرەو ئاراستێکی باش بێت یاخود هەوڵی دیگایەکی یەکگرتو بۆ کۆمەلگاکەمان بدات بەڕاستی مەسەلەی حکوومەت مامۆ سەربەزیەک خەڵکە لام گرنگە من ئێستا پێشنیار بە حکوومەت هێرمی کوردستان دەکەم کە میشە بکە ئێمە لە ماوەی ڕابردوودا پرۆژەی مادە هۆشبەرەکانمان هەبووە کە چۆن مادەی هۆشبەر تەنگی بە تاک هەڵچنیوە ئەمە باشترین نمونەیە کە ئیرادە لە تاک دەستێنێتەوە هەر کاتێک مادی هۆشبەر چۆن ناو کۆمەلگایەکەوە معارزە بۆی ئیرادەی داهێنانی لێبسێنرێتەوە حکوومەت هەرێمی کوردستان ئێمە نەچون ڕخنە لە حکوومەت بگرین ئێمە نەچین بڵین تۆ هیچ نەکردووە ئێمە هاتوون بە حکوومەت هەرێمی کوردستان ئەڵین پێشنیارمان بۆ کردووە کە مادەی هۆشبەر خەریکە تەشە ناسێنێ پەیوەندیوان پەرلەمانەوە کردووە لەسەر ئاستی حکوومەت هەوڵی دروستکردنی لیکمان داوە تا ئەوەی مادەی ژمارە 2007 پەرلەمانی عێراق لە هەرێمی کوردستان و لە پەرلەمانی کوردستان نافس کراوە تۆ بە زمانێکی گوڵ پێشنیار بکە خاڵە باش و خراپەکان بخەرە ڕوو حکوومەتی شێت بەدەنگتەوە گەل بزانێت دڵسۆزێک لە تۆدا هەیە بەڵام من لەسەر مێزەکەی خۆم دانیشتوم حکوومەت هەر هەنگاوێکی نامن دژەکەی بخەمە ڕوو ئەو هەر کارێکی کرد من بەرپەرچی بەمەوانێ لە دوایدا چێ زەرە دەکات بە تاکید کۆمەلگاکەمان کە بەرەو پێش نەڕەوە و هەنگاوی چاکسازیش خاوە بێتەوانێ ئەو بەربەست دروست دەکرێت بەڕاستی حکوومەت هەرێمی کوردستان من دەتوانم ئەوە بڵێم بەو شێوازە خەمسارنێ کە وێنای بۆ دروست دەکرێت ئێمە دەتوانین پێشنیار بکەین تەرحێکی باش دەتوانی بیخەیتە ڕوو بەبێ ئەوەی تۆ هەوڵی تێکدانی بێت کە ئەمە ڕەدەکرێتەوە بەتاکید مامۆستا باسی ئەوەت کرد کە کۆڕاییەک دروست ببێت بۆی کە تاک لەم قەلەقیە دەربازی بێەوە لە بین ئەم دوو پرۆژەیە نەپلێقێتەوانێەوە تیانەچێت ینی بەرەکوتای بەرنامەکە چین پێشنیازی جەنابەت چییە بۆی کە هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەتی بە شێل و هێزانەی کە تا ڕادێکی زۆر پۆپۆلیستن و هەوڵەدەن جۆرە لە جۆرەکان لە ڕێگەی مزایدەکردنەوە سەرنج و عاتیفی خەڵک وڵای خۆیان ڕابکێشن پێشنیاز جەنابەت وەکو کەسێک لە بواری گەشەپێدانی مرۆیی بە قازانجی چاکەی کۆمەڵگەی کوردی چییە لەسەرەوەی کە چۆن ئەم هێزانە کۆڕابن بە تایبەتی لەسەر قازانجی خەڵک لەسەر بەرژەوەندی خەڵک ڕاست ئەوەی گرنگکە ئێمە پێشنیارێک بکەین بۆ تاکی کورد بەڕاستی بچێتە پشتی گوتارە سیاسیەکانەوە لە پشتی ئەم گوتارە سیاسیانەوە چی دەگوسەرێ ئەو دروشمانەی کە بەرزەکرێنەوانێ ئایا ئامانجێک لە پشتیانەوە هەیە ئایا ئەو کارانەی کە وەکو دروشم بەرزەکرێنەوە لە پشتیانەوە چی هەیە تاک وربینتر بێت و خاڵێکە زۆر گرنگە من چیم کردووە لە ڕابردووە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە وەکو حیزبێکی سیاسی چیم کردووە ئەمە شەنوکەو بکرێ و ئەو گوتارێکی ئێستا من هەڵم گرتووە بەراورد بکرێ ئایا من ئەوەی کە دەیڵێم بەراورد دەکرێت بەڕابردوو لە ڕابردووە من هەنگاوێکی چاکەخوازیم ناوە هەنگاوێکی باشم ناوە گرفتەکە ئەوەیە کۆمەڵێک دروشمی چاکسازی و دروشمی باشکردنی ئەم دۆخە بەرزەکەنەوە لە کاتێکە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە لە ماوەی 15 ساڵ و 20 ساڵی ڕابردووە شتێکی ئەوتوان نەکردووە هەنگاوێکی باشیان نەناوە بۆیە ئێستا چۆن ئێمە چاوەڕوانی باشیان لێ بکەین ئەمە خاڵێکی گرنگە بۆ تاکی کورد کە بتوانێت بە شێوازێکی باش لە مەبەستی سیاسیەکانیان لە مەبەستی ئەو کەسانە تێبگات کە هەوڵی شێواندنی یەکڕایی یاخود کۆدەنگی دەدەن سیاسەکان بەداخەوە لە ئاستی سیاسیدا لە سەردەمی میرنشینەکانەوە هەتا دەگاتە ئێستا لە هەموو قوارێکی سیاسی تەنانەت لە هەموو سەردەمێکدا ئێمە کۆڕایی و یەکڕاییمان نەبووە بەداخەوە هەر کاتێک ئێمە یەکڕایی و کۆڕاییمان هەبوو بێت یەکدەنگیمان هەبوو بێت توانیمانە شتێک بەدەست بێنین وەکۆی 2003 لە عێراق توانیمان بەدەستی بێنین وەکۆی سەڵی 1970 توانیمان بەدەستی بێنین بۆیە یەکڕایی زۆر گرنگە هەتا لە ناوخۆی خۆماندا
نتوانین خۆمان ڕێک بخەین ئەوە ناتوانین کۆمەلگاکەشمان ڕێک بخەین دەرئەنجامی سەرەکی شێوەیە کۆمەلگاکەمان بەرەودواوە ڕوات و هەموو بابەتەکان ئەبن بە سیاسیەک کە حەقی خۆی پێنادرێەوە کۆمەلگاکەشمانە بێتە پاشکۆی بابەتە سیاسیەکان و تاکتیایدا زەرمەند دەبێت. ئەمەساییان کاتی بەرنامەکەمان تەواو سپاس بۆ ئامادەبوونتان مامۆستا هاوکار ڕەفیق ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی و توێژەر ئازیزان بەم جۆراتی نە کۆتایی بەرنامەی ڕاوە تا ڕاوەکردنێکی تر بەخواتان سپێرین و خواتان لەگەڵ.